باز لە شێوازی ڕازانەوەی ناوماڵەکەین ئاخۆ دیزاینە نوێکان بۆ نێوماڵ چییە ئەو ڕێخستانە چیە کە پێویستە لە نێوماڵەکانمانە گرنگی پێبین بە تایبەتیش کە لە ئێستاە زۆر بابەتی گرنگ هاتۆتە پێشەوە بۆ ئەوی کە ئێمە بتوانین بە جوانترین شێواز ماڵەکانمان جوان دەرکێت زۆر کاتەیە ڕەنگە لە نێو ماڵەکانمانە چەند ژوورێکمان هەبێ بچووک بێت بەڵام ئێمە ئەتوانین بە سەلیقەیی و لێهاتووی خۆمان بتوانین چەند ڕەنگێک تێکەڵاو بکەین چی لە ژوورەکەیە دابنرێت چی لەگەڵ چیا تێکەڵاو بکەین ئەو بابەتە جوانکاریانی کە لە نێو ماڵەکەیە ئەتوانی ژوورەکەت گەورەتر دەرخات بۆیە ئەمڕۆ با چڕوپڕی لە ڕێگەی میوانێکی خۆشەویستمانەوە تەواوی زانیاریەکان بە ئێوەی عزیز و خۆشەویست ئەبەخشین ئێوەش بینەری تەواوی ئەم تەوەری ڕۆژێکی نوێ بن بە تایبەت بۆ خاتونەکان و نزیکی ژەبینەوە لە جژنی ڕەمەزان زین چۆنی ماڵەکانمان بڕازێنینەوە بۆیە ئەچینە لای خات و سازگار جەمال کە بەڕێزیان دیزاینەرن لە بابەتی جوانکاری ناوماڵە خاتونگیان بە خێراتی سلااو لەبێت سلااو لە جەنابیشتان بەیانیتان باشتر بەیانی بینێرانتان باش بە خێراتی زۆر سپاس خات و سازگار سەرەتا پێش دەست پێک من ئاماژەم بەوە کرد شێوازی ڕازانەوی ناوماڵ بە چەندین شێوازی جیاجێ ئەتوانین ماڵەکانمان سەرنجڕاکێش دەکەوێت پێم خۆشە لە ئەزمموی خۆتەوە کە ماوەیەکی زۆرە سەرقاڵی ئەم کارەیت چۆنی ماڵەکانمان بتوانین شێوازێکی جوانی پێوە دیار بێت بەڵێ سەرەتا لە دیزاینی ناوماڵە پێویستە ئێمە گرنگی بە ڕێخستنی ڕەنگەکان بدەین هەروەها پێویستە حساب بۆ مەساحەی شوێنەکە بکەین هەروەها پێویستە ئاتیمادەن لەسەرەوەی کە ئەندامانی ئەو خێزانە کە لەو ماڵەیە ئەژین لایفستایلیان چۆنە لەسەر ئەساسی ئەوە ئێمە دیزاینی ئەو شوێنە ئەەکەین لایفستایل چۆن پەیوەندی بە دیزاینی ناوماڵەوە لایفستایل بۆ نمونە مەسەلەن ئەگەر ئەو ماڵە مناڵی بچووکیان هەبێ ئەگەر ماڵێک بن میواننار بن ئەگەر ماڵێک بن مەسەلەن زۆر کار لە دەرەوە بکەن کەمتر لە ماڵەوە بن و بە پێچەوانەشەوە هەریەکێ لەم حاڵەتانە پێویستە ئێمە حسابی بۆ بکەین لەسەر ئەساسی ئەوە ڕەنگەکان هەڵبژێرین ئەساسەکان هەڵبژێرین ئەکسسوارات و کەلوپەلەکانی تری شوێنەکە هەڵبژێرین زۆر باشە کەواتە ئەوەی کە هەیە لایفستایل پەیوەندێکی ڕاست لایفستایل بەڵێ دەورێکی ڕئیسی هەیە لە دیزاینکردنی ئەو شوێنی کە ئەو کەسانی تیاژین باشە جا هەر لە لایفستایلەکە باست کرد بۆ نمونەوەت ئەگەر میواندارن ئەگەر مناڵدارن ئەگەر زۆر لە دەرەوەن یان بە پێچانەوە کاتیان زیاتر لە ماڵەوە ئەمانە چۆن ئەبێ ڕێکی بخەن بۆ هەر یەک لامانە بەڵێ مەسەلەن بۆ نمونە ئەگەر ماڵێک مناڵانن ئەبێت تۆ حسابی ئەوە بکەی ڕەنگێک هەڵبژێری بۆ ئەم ماڵە کە زۆر زوو چڵکن نەبێت یاخود ئەساسی قەنەفەیەک هەڵبژێری کە بەرگەی ئەوە بگرێت کە ئەم مناڵانە لەوانەیە یاری بکەن لەسەر ئەم قەنەفانە بۆ نمونە مەسەلەن ئەگەر ستایلی ماڵێک دیزاین بکەی کە مەسەلەن ماڵی نەنک و باپیرەکانن ئەبێ کۆمەڵێک ڕنگ هەڵبژێری کە لەگەڵ تەمەنی ئەوانە بگون ڕەنگەکان چیوچێ مەسەلەن بۆ لەبەرەوەی ئەوان لەگەڵ ڕێزما کە ئەچینە هەمومان کە ئەچینە تەمەنەوە تۆزێ لەوانە بیناییمان کز بێ لەبەرە بێڕەنێ هەڵ ببژێرین کە بتوانی بە ئاسانی ببینرێت بناسرێتەوانێ هەروەها ئەساسەکان بەنەوە ئەبێ لەبەری ماڵی نەنک و باپیر ماڵە گەورەکەی لەوانەیە میوان زۆر ڕووی تێ بکە لەوانەیە مناڵی کوڕکچەکان بێن ئەبێ بە شێوازێک بێ ئەساسەکان تۆکمە بێت ڕەنگەکانی ڕەنێ بێت کە زوو چڵکن نەبێت و ئەتوانی مەسەلەن ڕەنگی قەرەباڵغ هەڵبژێری بۆ ماڵی نەنک و باپیر و ئەساسەکان بە شێوەیەک بێ موریح بێ بۆ هاتوو چۆکردن تایە ئێستا هاوکات خەریکین کۆمەڵێک سلاید ئەبینین ئیشی دیزاینی ئەم شوێنە جەنابەت کردوتە پێمان نەڵێڵێ ئەم تایبەتمەندیە چییە؟ بەڵێ ئەم تایبەتمەندیە طبعاً لەم ژوورەیە ئێمە هاتوین چیمان کردووە ڕەنگی کاڵمان هەڵبژاردو بە ستایلی مۆدل ڕەنگەکە ڕەنگی قەنەفەکان لەگەڵ ڕەنگی دیوارەکە ڕەنگی گرەیجە ڕەنگێکە تێکەڵە لە بینی ڕەساسی و بێجیە ئەم ڕەنگە ڕەنگەکە چی گرێج بەڵێ لە کوردیانیمانە بەڵام بە ئینگلیزی پێوترێ گرێج تێکەڵە لە بینی ڕەساسی و بێجیە ئەم ڕەنگی گرێجە بۆچی ئێستا زۆربەی زۆری خەڵکیش لە لای خۆمان زۆر حەزی لێ ئەکەن بۆ لەبەر ئەوەی مەودایەکی باشتر ئابێتۆ مەجالێکی باشتر ئابێتۆ کە بتوانانی ڕەنگی تری لەگەڵا تێکەڵ بکەین بۆ نمونە ڕەنگە کاڵەکان ئەتوانی لەگەڵی تێکەڵ بکەی ڕەنگە تۆخەکان ئەتوانی لەگەڵی تێکەڵ بکەی ئەتوانی مەسەلەن دیوارەکە لەگەڵ قەنەفەکە یەک ڕەنە
فەرشەکە عینەن شت یەکڕەنە ئەتوانی تۆ بە گۆشە ئەنواوە ئشکال گۆشە دابنی لەگەڵ یا ئەگونجێ بپی وەرزەکان بپی مناسبەکان سەرنجمدا یەکێک لە گۆشەکان پێم وابێ ئەوەنەی من بینیم سەوزی تۆخ و لەگەڵ ڕەنگی پەردەکە تقریبان لێک نزیک وایە بەڵێ ڕەنگی پەردەکە یەکێک لە گۆشەکانش لە ڕەنگی قەنەفەکە بەڵێ هەروەها لەگەڵ ئەکسسوارەتی سەر مێزەکەش ڕەنگی گۆشەکان گونجاوە ڕەنگی لەوحەکە ئەو تابلۆی کە لەو ژوورە هەڵواسراوە زۆربەی زۆری ڕەنگەکانی تایە ئەمەش مەجالێکەیە بە خاوەنی ئەو شوێنە بتوانێت هەچی ڕەنگێک لەناو ئەو تابلۆە هەیە لەناو ژوورەکەی خۆیان دایبنێتەوانێت زۆر باشە کەواتە با هەر لەو ڕەنگەیە بمێنینەوە بۆ ئەم ساڵ نوێترین ڕەنگەکان چییە بۆ نێو ماڵ کە سەرنجڕاکێش بێت و چاویش هیلاک نەبێت بەڵێ ترزەخان کۆمپانیای بنیامین مۆر لەگەڵ کۆمپانیای پانتۆن ئەفۆن ئەم دوو کۆمپانیایە تایبەتمەندن لە بواری ڕەنگە بنیامین مۆڕەکە کۆمپانیایکی ئەمریکی تایبەت خاص بە ڕەنگی کەلوپەلی ناوماڵ و پانتۆنیش هەر تایبەتمەندە بە ڕەنگ هەردووکیان کۆک بوون لەسەر ئەوەی کە ئەم ساڵ بێجگە لە ڕەنگە سروشتەکان کە هەموو کاتێ ترێندا ڕەنگە سروشتەکانی چین ڕساسی بێجی ڕەش و سپی بە تۆنەکانیان بێجگە لەو چوار ڕەنگ سروشتیە ڕەنگی ڕاستبەری لەشیان هەڵواسی هەڵبژاردووە لەگەڵ ڕەنگی ماگنتا کە ئەمەش بەڕاستی دوو ڕەنگن ڕاستبێری شەرابیە خەوانیە لەو بابەتێ ئەوەی تریان ئەو شەر عینەشت ماگنتا تۆنەکانیان بەڵێ تۆنەکانیان نزیکە لێ تریەوانێ بەڵێ بەڵام بەڕاستی ئەوە بەنسبەت ئێمەوانێ ناتوانانی تۆ قەنەفەیەک ئەوە بکە یا مەسەن تاقمەکە ئەو ڕەنە بێت چکە ڕەنگێکی زۆر زوو چاو پێی تێرە بێ و هیلاک ئەبێت ڕەنگەکە تێرە بەڵێ ئێمە بەڕاستی شتێکمانی ناوی سایکۆلۆژیای ڕەنگەکانە هەر یەکێک لە ڕەنگەکان تەسیرێکی بە جۆرێک لە جۆرەکان هەیە لەسەر عەقڵ و دەرونی کەسەکان لەسەر جەستەش تەنانەت لەسەر جەستەش بێگومان لەبەرەوە ناتوانانی تۆ ژوورێک بە کاملی ئەو ڕەنگە بکەی ئەتوانی مەسەلەن ژوورەکە و یەکێک لە ڕەنگە سروشتەکان بێ ئەتوانی ئەکسسوارێک بەو ڕەنگەدانی گۆشەیەک بەو ڕەنگەدابنی یان چڵێ گوڵ بێت یان ڕەنگێک بێ لەناو لەو حەکەتا ئەتوانی بۆ شێوەیە دایبنی زۆر باشە جا ئێستا خاتون ئێمە ئەبینین کە کەسەکان بۆ نمونە بەتایبەت گەنجەکان لانەیە ئێستا ژوورەکان ماڵەکان بچووکتر بوو بێتەوە ڕووبەرەکەی جاران بەرفراوان نەبێت بۆەوەی کە تۆ وا بکەیت ئەو کەلوپەلانی کە دای ئەنیت نەبێتە هۆی ئەوەنەی بە بچووکتر دەرکەوتنی شوێنەکە ئەبێت چۆن ئەمە ئەکسسواراتە یان قانەفە یان پەردە ئەمانە هەڵبژێریت بڵێ سەحرخان لە دیزایانی شوێنێکی بچووکە گرنگترین شت هەڵبژاردننی ڕەنگە کاڵەکانە بە هیچ شێوەیە کە مەسافەکە و بچووک بێت تۆ ناتوانانی ڕەنگی تۆخ و گەرم هەڵبژێری بۆ نمونە ڕەنگی دیوارەکان ڕەنگی پەردەکە ئەتوانی ڕەنگە کاڵەکان بێ ئەمە یاسایەکمان هەیە کە ئاسانترینە بەڕاستی بۆ خانمان ئەتوانێت ئەگەر دیزاینەریش نەبێ و شارەزاش نەبێ ئەتوانێ مەسەلەن یاسای C60 بەڵێ فەرق ناکە شەسیدە چییە مەسەلەن لە شەستی ژوورەکە و بە ڕەنگێک بێت کا کاتە مەسەلەن ڕەنگی دیوارەکە و پارچە گەورەکان بەڕاستی ڕەنگی دیوارەکە و ڕەنگی پەردەکە و ڕەنگی سەقفەکە و ئەتوانی ڕەنگێک بێت لە سایاسیەکەی ئەتوانی ڕەنگێکی تر بێ ئەتوانی مەسەلەن بی بە قەنەفەکان لە سایاس دەکەی یا زۆر کەسێ لە سا 5 بە 5 تر ئەکا لە جیاتی دەکە دوو ڕەنگی تر تێکەڵ ئەکا ئەتوانی بە ئەکسسوارات بە لەوحا یاخود بە ئەوە پڕکەیتەوە کەواتە ئەبێت هاوسەنگیەکە بێت لەو بابەتە جوانکاریانی کە تۆ لەو ژوورە بچووکەیە کۆت کردوت و ئەتەوێت دیزاینێکی جوانی بڵێ ئەوە یەکێک بوو لە بڵێن خاڵەکان هەڵبژارنی ڕەنگەکە بە شارەزایی زائیدەن مەسەلەن لە ژووری بچووکە باشتر وایە پەردەکانی گەورە بێت لە دیوار بۆ دیوار بێ بەرز بێت نابێ پەردەی بچووک نابێ حساب بۆ قیاسی پەنجەرەکە بکەیگە پەنجەرەکە و بچووک بێ پەردەیەکی بچووکی خەتی زۆری تا بێ پەردەکە جوان ئەگەر بێتە خوارەوە سرێت ڕێک بێتە خوارەوە ئەوە زۆر باشترە هەڵبەت ینی چاو وای بینێت کە ئەم شوێنە گەورەیە خاڵێکی تر هەڵواسینی لەو حەی گەورە لە دیوارەکانە بەڵێ بۆ شێوازان کەواتە بە پێچەوانێکینەوە ئەگەر هاتوو ژوورەکە زۆر فراوان و گەورە بوو چۆنی دیزاینەکە ڕێکخێن بەڵێ لە کاتی هەبوونی شوێنێکی گەورە بەڕاستی پێویستە مەسەلەن ئەمیان بە پێچەوانەوەیە دیوارەکە
ئازادی هەرچی ڕەنێکی ئەەکەی کاڵ بێ یا تۆخ بێ مشکیلە نییە بەڵام ئەتوانی ڕەنی ئیتاری چارچەوەی دەرگاکان یاخو پەنجەرەکان ئەو کاتە بەڕەنگێک بێ جیاواز بێ لە ڕەنی دیوارەکان بەم شێوەیە کە تۆ ئەیبینی شوێنەکە ئەنی زۆر فراوان دەرناکە بچووک دەرەکە لە ڕاستە زۆر کاتەیە کە ئەچیتە هەندێک جێگا بە تایبەت ئەو خانوانی کە ڤێلان و گەورن هەر کە ئەچیتە ژووری میوانەکە چاوت زووی لاکە بێت زۆر کاتەیە کۆمەڵێک تاقمی قەنەفەی زۆر با بڵێن زەخمیان داناوە یان کۆمەڵێک لەوحە ڕەنگە لە چوار لای دیوارەکەی هەڵواسرا بێت ئەمەش کاریگەریەکی زۆر نەرێنی دروستەکان بێگومان دانانی ئەساسەکان لە ژوورەکە بەڕاستی یاسا و ڕێسای خۆی هەیە تۆ ناتوانانی هەرچی تاقمێک مەسەلەن لە دوکانی مۆبیلاتەکە ئەیبینی جوانە بەلات و بێنی تۆ لە ماڵەکەی خۆدادایتی یاخود قیاسی بەڕاستی قیاسی قەنەفە زۆر زۆر گرنگە من زۆر جار خانمان مثلەن ڕسمی ماڵەکانیان بۆ ئەنێرن ئەبینم ژوورێکی بچووکی هەیە تاقمێکی قەنەفەی گەوری دەنەفەری تیادانا ئەڵێ بۆم ڕێک حتمما بۆ ڕێناکەوێت بەڕاستی چونکە تۆ لە دوکانی مۆبیلاتەکان بەڕاستی حسابی ئەوە کراوە لە مەساحەیەکی گەورەیە باگراوندێکیان داناوە بۆ شوێنەکە ئەکسسوارات هەموو شتێک لەگەڵی کاگونجاوە تۆ جوان ئەیبینی شەر نییە تۆ ئەمە بینی تۆ ناو ماڵەکە و لە ژوورێکی بچووکە بە دیوارێکی سپی نفسی ڤیو باتێ بەڕاستی لەبەر ئەوە ینی ئەبێ قیاسی قەنەفەکان شێوازی دانانی قەنەفەکان ئێمە 6 جۆر شێوازی دانانی قەنەفەمان هەیە بەڕاستی ئەوش بەپێی مەساحەکان بەپی شوێنەکە فەرقەکات بێتمان بڵێ 6 جۆرەکە چۆن وڵا ئێستا چەند جۆرێکیتان پێڵم بەڵێ شێوازی پەڵەڕێلمان هەیە بەڕاستی دوو قەنەفەی درێژ بەرامبەر بە یەکتری ئەمە گونجاوە بۆ ژوورێکی لاکێشە مەسەلەن شێوازی دانانی ئێڵمان هەیە کە زۆر باوە مەسەلەن بۆ ژووری بچووک ئەتوانی بیکەی بە شەرتێ ئەم ژوورە بۆ میوان بەکاری نەهێنی چونکە ئۆڕێدی خۆی تاقمی ئێڵ بەشە لە شوێنی بێگەشتنی ئەو دوو پارچەیە ئێمە ناتوانین بەکاری بین و کەس لە سەری دابنیشە لەبەرەوە تەپڵاکێک و ئینجا نەبێت بەڵێ ئەتوانی چۆن دایبنی قەنەفەیەک بەم شێوەیە قەنەفەیەک بەم شێوەیە ئەی ناتوانین سێتێکی ئێڵی بۆ نەکڕی تەنیا دوو قەنەفە بەس لەسەر شێوازی ئێڵدانی لە بینەکە ئەتوانی سایتی بڵێدانی و ئەکسسوارێکی بخەیتە سەر ئەمە شێوازێکی تر شێوازی بۆ کسمانێک کە بۆ ژووری گەورە گونجاوە بۆ ئەو ژوورانی کە مەسەلەن گوێ بە سیرکردنی تەلەڤیزیۆن نایرێتیە چونکە بەم شێوەیە دائەنیشی یعنی بۆ ژووری گەورە گونجاو بۆ ژووری میوان من بە باشی ئەزان مەگە کەسێ ژوورێکی میوانی گەورەی هەبێ ئەتوانێت بە شێوازی بۆ کەسداینێ شێوازی PTU-مان هەیە ئەوەش هەر گونجاوە بۆ شوێنێکی گەورە ئەو لەو حاڵەتە ئەشبانی تەلەڤیزیۆن دابنێ ئەمە چۆنە PTU شێوازەکەی PTU ئۆکێ بە شێوەی یو بەڵێ بە شێوی PTU باشە جەڵێ دوان لەم لاولا دانێکی ئەنی دوان یایەک دانە حەسە بۆی قەنەفەکان چەند نەفەرین بۆ بەرامبەریشی تەلەڤیزیۆن ژوورەکە بەڵێ لە سێ لای خاڵێکی تریش هەیە مێزی نانخواردنمان هەیە وزائیدان پەنجەرەی نێو ژوورەکانیشمانەیە ئەوەش بەشێکی گرنگە لە دیزاین و ڕخستنی ناوماڵەکان چ بۆ ژووری با بڵێن قەبارە بچووک لەگەڵ قەبارە گەورەیە ئێوە چۆن چۆنی دیزاینەکان بۆ ئەو پەنجەرانی نێو ژوورەکان ڕگەخەن وڵی پەنجەرەکان بەڕاستی من بە تەنیا پەردە هەڵ ئەواسی کەوەکو باسم کرد پێشتر ڕەنگەکەی لەگە ڕەنگی کەلوپەلەکانی بەسلۆ بۆ پەنجەرەکەی گەورە بێ بۆ ژووری بچووگیان پەنجەرەکەی گەورە بێت بەڕای من پەنجەرە هەتا گەورە بێ باشترێ بۆ ئەوەی چکە ئێمە سەرچاوی ڕووناکی سروشتیمان پێویستە بۆ ئەم ژوورە ڕووناکی سروشتیش لە ڕێگەی پەنجەرە و کراوەکانەوە بەڕاستی یەتە ناو ژوورەکەەوە لە بەرەوە پەنجەرە پێویستە لە ژووری بچووک و گەورەشە هەر حەجمی گەورە بێت ئەگەر سەوزایەکی شت ژوورەکە بێت تایبەتمەندێک بێگومان سەوزایی بەشێکی گرنگە لە دیزاینکردنی هەموو شوێنەکە لە دیزاینکردنی ماڵەکانە ئۆفیسەکانە هەموو شوێنەکان لە بەرەوەی ئاشکرا سەوزایی ئەگەر سەوزایی سروشتیش بێ هەوای ئەو ناوپاکە کاتەوە لە میکرۆب ئارامی ئەیا بە دەروون و جەستا بێجگەلەوەیەکو پارچێک ئەکسسوارات تۆ توانی شوێنێکی پێبڕازێنیتەوە سوچێک لە ژوورەکە تا پڕکەیتەوە بە سەوزایەکی سروشتی ڕاستە وەکو هەڵبژارنی پەردە چۆن بەجاران پەردە هەبوو سەر پەردە هەبوو قوماشەکان تۆزە قەرەباڵغ دروست ئەکرا بەڵام ئێستا شێوازێکی قوماش هاتووە ئەستورەکان نەخشی هەیە حازری بەم شێوازی شەپۆلەکان ژێت و کامیان لە ئێستا بەڕاستی مەرغوبترە یان زیاتر لە ڕووی دیزاینەوە بەکاربهێنرێت باشترە بەڵێ سەعرخان پەردە ڕبتێکی هەیە بە ستایلی ژوورەکەتەوە بۆ نمونە ئەگەر ستایلی کلاسیکە هەبێت تۆ پێویستەکە پەردەکانە ئەستور و گوڵار بێت بەڵام لە ستایلەکانی ترا پەردەکان سادە بێت
ئاسایی و جوانتریشە و ڕێکیش بێ بەڕاستی ئێستا بە هیچ شێوەیەک مۆدی ئەکسسوارەتی پەردە نەماوە پەردە قەرەباڵغەکان هەتا سادە بێت جوانترە بەڵام ئەگە ستایلەکە و کلاسیک بێت تۆ مەجبوری کە لەبەری ستایلی کلاسیک بەڕاستی پڕە لە نەخش و زەخرەفە و قەرەباڵخی پەردەکەش قەرەباڵغ بێ قماشی ئەستور بێ ئەبێ وا بێت بێگومان جا ئەگەڕێنەوە بۆ لای پرسیاری تر بەڵام با ئێستا پەیوەندی بکەینەوە بە جژنی ڕەمەزان کە ئێمە چەند ڕۆژێکی کەممان ماوە پێنینە جژنی ڕەمەزانەوە چۆنچۆنی ماڵەکانمان بە دیزاین و دیکۆرێشنێکی زۆر جوان برازێنینەوە چ بۆ ژووری بچوو چ بۆ ژووری گەورە بەڵێ خۆشحاڵانە ئێستا ئەتوانین بڵین سوۆسیال میدیا ڕۆڵێکی سەرەکی هەیە لەوەی کە خانمان ئێستا بە گوێری مناسبەکان بە گوێری وەرزەکان ستایل و دیکۆری ماڵەکانیان ئەگۆڕن یعنی شەر نییە بە شتێکی گەورە بێت بە پارچەیەک ئەکسسوارات بە گۆشەیە بە گۆڕینی ڕەنگەرەستێکی سادە کەرەستێکی سادە بەڵێ ئەتوانی ماڵەکە و ئامادەکی بۆ ئەو مناسبێ یا بۆ ئەو وەرزە بەنسبەت جەژنەوانێ کە ئێستا ئێمە بەڕاستی لە پێش جەژنی ڕەمەزانی پیرۆزەوەین ئەتوانی مەسەلەن طبعا پێش هەموو شتێ پاکی و خاوێنی ژوورەکە بەڕاستی خاڵێکی سەرەکیە اینجا ئێستا ئێمە لە وەرزی زستانەوە بەرە وەرزی بەهار و هاوین ڕۆشتی ماڵەکەمان ئەکیت تەپ و تۆزی پێوێلانە دووکەڵی زۆپای پێوەکەنجەرەکانمان پاک نییە ئەبێ پێش هەموو شتێ ماڵەکە پاکرێتەوە ینی کە پاکردنی ماڵ بەڕاستی ضرورە پاکرێتەوە اینجا ئەتوانی مەسەلەن مێزێک دابنێ ئەو پێویداویستیانی کە پێشکەشی میوانەکانتی ئەەکەی لە جژنا بیخەیتە سەری بە شێوازێکی ڕێک و ئیتر ئایا لە خواردن بێ لە شیرینی بێ لە جژنانی مناڵان بێ کە ئێستا بەڕاستی شتێکی زۆر جوانێتوانی بۆیان بکەیت ینی بۆیان پێچیتەوە لە سەر سینیەک دای بنیت و کە مناڵەکان هاتن دیانیتێ بێجگەلەوە مەسەلەن ئەتوانی چەند قەتعەیەک ئەکسسوارات دابنێ کە دەلالەتەکە لە ڕەمەزان و لە جژنی ڕەمەزان و لە بۆنە ئاینیەکە ئەی ڕەنگەکە چی هەڵبژێرێت بۆ ژووری میوان بۆ ئەو تاقمە قەنەفەی کە دای ئەنێ یان ڕەنگی گۆشەکان زیاتر بۆ بۆنەکان چی گونجاوە واللهی تەرزەخان بۆنەکان هەر یەک و تایبەتمەندی خۆی بۆ جژنی ڕەمەزان بۆ جژنی ڕەمەزان زیاتر ڕەنگە قاوەی و سەوز و زیاتر ئەو ڕەنگانە ڕەنگە دینیەکان بەڕاستی ئەتوانی سەوز و قاوەی بێجی پرتەقاڵی تۆخ ئەتوانی ئەو ڕەنگانە دابنێ بۆ شێوەیە زۆر باشە جا وەکو دووە پرسیاری من لە بەڕێزت ئێستا کاغەزی دیوار بەکارەهێنن هەر بۆ جژنی ڕەمەزانش زۆرێک لە خاتونەکان ئەڵبەت هەر نەڵێن خاتونەکان چون ئێستا کچانش ئەتوانن هەر بینەری بەرنامەکە بن ئیشەڵڵا ئەگەر هاوسەرگیریان کرد ئەم بیرۆکانە بەرن لە ماڵی خوانە جێبەجێکەم پیاوانیش هەر بە لە بابەتەکە بن چون ئەوانش هاوکاری هاوسەرەکان بێگومان خاتون بۆ هەڵبژاردننی کاغەزی دیوار ئەبێ بە چ شێوەیەک بێت ئێستا ئەیبینن هەندێک لە دیوارەکان سەوزێکی تۆخ هەیە ئەو سەوزە تۆخە تۆزە بوێری ئەوێت بەکارهێنانی بەڵام ئەوەکەن زۆری جوان دەڕەچێت بەڵێ بنسبەت ئەو سەوزە تۆخی کە جەنابێ باسی ئەەکەی طبعاً هەموو دیزاین و ستایلێکی ناوماڵ کە دروست بوو ئێمە زیاد لە 25 جۆر ستایلی ناوماڵمان هەیە بەڕاستی لە علمی ئینتێریەر دیزاینە هەر یەکێک لەوانە لە نەتیجەی بار و دۆخی ئینسانەکان لەو کاتانەیە دروست بۆ لەو شوێنانەیە لە دوای ڤایرۆسی کۆرۆنا بەڕاستی ئەمە باسکەم لە دوای ڤایرۆسی کۆرۆنا لە بەرەوەی خەڵکێکی زۆر هەمومان لە ماڵەکانە زۆرترین کاتمان بەسەر ئەبر دیزاینەرەکان هاتن بیریان لەوە کردوانێ کە ستایلی تازەی ماڵەکان چۆن بێ سروشت بێنیتە ناو ماڵەکانەوانێ لە ڕێگەی هێنانە ژوورەوەی گەڵاوگوڵی سروشتی ڕەنگی سەوز ڕەنگی قاوەیی و بێجی و ڕەنگی دار اینجا ئەو سەوزەی کە جەنابێ باسی ئەەکەی ئەو شەریکەی کە باسم کرد ساڵی 2022 ئەو ڕەنگی سەوزەی کە پێوتری ئۆکتۆبەر مست بە ڕەنگی ساڵی 2022 هەڵبژات خۆشحاڵانە خەڵکێکی زۆریش لە لای خۆمان و ئەم ساڵیش بەڕاستی هەر ترێندە و لە لای خۆمان هەر ئەکرێ ڕەنگێکی ئەنی سەوز بە تۆنەکانی ئەوانێ ڕەنگی سەوزێکی کاڵ هەیە زۆر جوانە حتا بۆ کەوانتەر بۆ دیواری ژووری نووسن بۆی ویستم منیش ئەو زۆربەی ستیەکانە یان لە زۆربەی ماڵەکانە زۆر گرنگی بۆ ڕەنگە ئەیەن و تایبەتمەندێکی زۆر جوانی شێ لە نێو ماڵەکان بەڵێ ئەو سەوزە تۆخە کە پێوترێ ڕۆیاڵ گرین بەڕاستی سەحرخان تۆ لە بەرەوەی ئەو سەوزەت تۆخە و گەرمیشە ناتوانانی بۆ بەشێکی گەوری شوێنەکە دایبنی مەسەلەن بۆ ماڵ ئەوە ناتوانانی چکە تۆ بەردەوامی لە ماڵەیە ئەژی ئەم ڕەنگە ئەبینی زوو لێ بێزار ئەبی بەڵام ئەتوانی بۆ ریسپشنی شوێنێک داینێ مەسەلەن بۆ سنتەرێکی جوانکاری داین لەبەری کەم لەم شوێنە ئەمێنی تەوانێ
بۆ شێوەیە زۆر جوانە بەڕاستی جوانە بەڵام ئەگەرزانی چۆن بەکاری ئەهێن هەموو ڕەنگەکان جوانی خۆیانێ من زۆر جار خانمان لێم ئەپرسن چ ڕەنگێ زۆر مۆدێتی پێی ئەڵم هەموو ڕەنگێ جوانی خۆی هەیە بە شەرتێک بزانی چۆن و چەند بەکاری ئەهێنی بێگومانجا لەوەش گرنگترەوەی لە کەسانێکی وەکو بەڕێستان کە ماوەیەکی زۆرە سەرقاڵی ئەو کارن و دیزاینەرن ئەتوانن خاتوونەکان و هەم پیاوانیش زۆر گرنگی بەوای لەگەڵ خێزانەکانیانە دیزاین و ڕخسێکی جوان بۆ ناوماڵەکانیان بکەن زۆر سازگار جەمال بەڕێستان وەکو دیزاینەر لە دیکۆراتی ناوماڵ ئەمڕۆ ڕوونکردنەوەیکی زۆر باشت بە ئێمە و بینەران بەخشی